وفدی حکوومەتی یاریمی کوردستان بە سەرۆکایەتی نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەت و قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم لە بەرنین لەگەڵ ئەنگێلا مێرکل ڕاوێژکاری ئەڵمانیا و زیگمار گابرێل وەزیری دەرەوە ژمارەیەک لە ئەندامانی پەرلەمانی ئەڵمانیا کۆبوونەوە و گفتوگۆیان دەربارەی پەیوەندیەکانی هەرێم و حکوومەتی ئەڵمانیا و هەوڵەکانی ئەو وڵاتە بۆ چارەسەرکردنی کێشەکانی هەولێر و بەغداد کرد. نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی هاوبەشدا لەگەڵ وەزیری دەرەوەی ئەڵمانیا ڕایگەیاند پابندن بە بنەماکانی دەستور کە ڕێز لە هەموو پێکاتەکانی عێراق بگرێت. جەختیشیرەوە کردەوە هیچ کێشەیەکیان لەگەڵ دەستوردا نییە سەبارەت بە فڕۆکەخانەکان و دەواازە سنووریەکان و ئامادەیی هەرێمیان بۆ گفتوگۆ لەگەڵ بەغدادا دووپات کردەوە. ئێمە هاتوین دووپاتی هەڵوێستی خۆمان بکەینەوە بۆ چارەسەرکردنی کێشەکان لەگەڵ بەغدا لە ڕێگای گفتوگۆ لە چوارچێوەی دەستوری عێراق. پابندین بەرامبەر بە عێراقێکی دیموکراتی فدرالی فرەیی کە ڕێز لە دەستوری وڵاتەکەی بگرێت. ئێمە هیچ کێشەمان نییە بە پێی دەستوری عێراق لە بابەتی دەستهەڵاتی فدرالی لە خاڵە سنووریەکان و فڕۆکەخانەکان. ئامادەین گفتوگۆیەکی جدی بۆ چارەسەرکردنی هەموو کێشەکان لە پێناو سەقامگیری و ئارامی لە ناوچەکەدا. ئێمە ڕێز لە بڕیارەکانی دادگای فدرالی عێراق دەگرین. ئەگەر بمانەوێت ئاسایش و سەقامگیری و خۆشگوزەرانی بۆ هەموو گەلی عێراق دابین بکرێت دەبێت ئەم دەستورە کە زۆرینەی گەلانی عێراق دەنگیان بۆ داوە وەک خۆی بە تەواوەتی جێبەجێ بکرێت. چارەسەرکردنی کێشەکان بە بوونی ئیرادەی سیاسی و ئامادەیی لایەنەکان دەکرێت. ئەم چارەسەرەش پێویستی بە ئیرادەیەکی بەهێزی نیشتیمانی هەیە بۆ دەستپێکردنی دایۆلۆگی گشتگیر و بنیاتنەر لە نێوان حکوومەتی فدرالی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر بنەمای دەستور. دواتریش وەفتی حکوومەتی هەرێم لەگەڵ ئەنگێلا مێرکلی ڕاوێژکاری ئەڵمانیادا کۆبوونەوە تاوەتۆی شەڕی داعش و پەیوەندیەکانی ئەو وڵاتە لەگەڵ هەرێم و هاوکارەکانیان بۆ هێزی پێشمەرگەی کوردستان کرا. هەر لە کۆبوونەوەکەیشدا چۆنێتی چارەسەرکردنی کێشەکانی هەرێم و ناوەندخرایە ڕوو. ئەڵمانیاش ئامادەی بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە دەربڕی. ئەژی عەبدولقادر ئەندامی وەفتە باڵاکەی حکوومەتی هەرێم لە لێدوانێکی تایبەت بە کورسات نیوزی ڕاگەیاند. بانگێشکردنی وەفتی هەرێم لەلایەن ئەڵمانیاوە گرنگیدان و بەهێزکردنی حکوومەتی هەرێمە. بەرپرسانی ئەڵمانیا جەختیانەوە کردوێتەوە هەوڵی جدی دەدەن بۆ چارەسەرکردنی سەرجەم کێشەکان و بەردەوام دەبن لە هاوکارەکانیان بۆ هەرێمی کوردستان. بەڕسمی لەلایەن حکوومەتی ئەڵمانیا و بانگێش کراون بۆ گفتوگۆگرتن لەسەر ئەو گرفتانەی کە لە ناوچەکە گوزەرێ بە تایبەت لە عێراق و لە کوردستان و ئەمە خۆی بۆ خۆشی گرنگیدانێکی باشە لە ڕووی ئاستی نێودەوڵەتیە بە هەرێمی کوردستان وەکو ئەزانن پێشتریش لەلایەن فەرەنساوە بانگێش کراون ئەمجار لەلایەن حکوومەتی ئەڵمانیاوە بەڕسمی بانگێش کراون و چەند کۆبوونەوەیەکی گرنگ ئەنجامەدەن کە لە نێوانیانە بەڕێز بڵین ڕاوێژکاری خاتو مێرکەڵ و پاشان لەگەڵ پەرلەمانتارانی ئەڵمانی و پاشان لەگەڵ وەزیری دەرەوە کە پێشتر لەگەڵ وەزیری دەرەوەی ئەڵمانیا کۆبوونەوە ئەنجام درا و پاشانش لەگەڵ وەزیری بەرگری کە ئەمانە خۆی بۆ خۆی گرنگیدانێکی باشە بە هەرێمی کوردستان و لە ڕاستیە دەوڵەتی ئەڵمانی پێی باشە هەرێمی کوردستان بەهێز بێ و لە چوارچێوەی عێراقداوە هەوڵی جدی شێن و وەکو ئاماژ لە کۆبوونەکانە باس کرا هەوڵی جدی دەدرێ بۆی کە بتوانرێ چارەسەری کێشەکانی حکوومەتی ناوەند و هەرێمی کوردستان بکرێ لە قازانجی گەلی عێراق بەگشتی و بەتایبەت بە هەرێمی کوردستانیش چونکە گرفت لەو ناوچە ناسەقامگیری لەو ناوچە گرفتە بێ بۆ وڵاتانی دەرەوە و بۆیە دووبارە ئەمە خۆی بۆ خۆی هەنگاوێکی جدیە بەرەو ئینشاءالله چارەسەری کێشەکان و ئەم پاڵپشتیانەشی کە لەلایەن دەوڵەتانی بەهێزی ئەوروپاوە وەلکی لە دەوڵەتانی وەکو ئەڵمانیا خۆی بۆ خۆی گرنگە بۆ هەرێمی کوردستان و ئێمە چاوەڕێەکەین کە ئەم کۆبوونەوانە کۆبوونەوەیەکی بەرهەمدار بن بۆ بە ئاراستەی چارەسەری کێشەکان و ئینشاءالله بە ئاراستەی باشترکردنی ژیانی خەڵکی کوردستان. هەروە ئەخیم پۆست ئەندامی پەرلەمانی ئەڵمانیا و جێگیری پارتی سۆسیالیستی ئەڵمانیا سەبارە بۆ سەردانە بە کورسات نیوزی ڕاگەیاند. لەگەڵ وەفتی هەرێم گفتوگویان لەسەر ڕۆژی ئەوروپا و کوردستان و خۆرهەڵاتی ناوڕاست کردووە و گفتوگوکانی ڕاشکاوانە و بنیادنەر بوون. هاتنی وەفدی کوردستان و کۆبوونەوەی لەگەڵ سەرۆکوەزیران و ڕاوێژکار و وەزیری دەرەوە و فراکسیۆنەکانی پەرلەمان بۆندستاک شتێکی زۆر گرنگە. بەڕای من بارودۆخەکە لە ساڵی ڕابردوودا بۆ ئەوروپیەکان زۆر شتی دەگەیاند چونکە بارودۆخ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بارودۆخێکی تایبەت و پڕ لە ئاستەنگە و خۆشتان باشتر لە من ئەوە دەزانن
لەبەر ئەوە چەند هێمایەکی باش لەلایەن فەڕەنسیەکان و ئەڵمانەکان و بەریتانیەکانەوە لە ئارادان و چاویان بە وەفدی سەرۆکوەزیرانی ئێوە کەوتووە و بە بڕای من ئەوە نیشانی ئەوەیە کە ئەوروپیەکان مەبەستیانە لە چاو جاراندا کاری زیاتر ئەنجام بدەن. بە پێی زانیارەکانی کورسات نیوزیش بڕیارە ڕۆژی سێشەمە وەفتی حکوومەتی هەرێم لەگەڵ وەزیری بەرگری ئەڵمانیا لە وەزارەتی بەرگری کۆببنەوە بۆ گفتوگۆکردن لەسەر ڕۆژی ئەمنی عێراق و ناوچەکە. هاوکات بڕیارە ڕۆژی چوارشەمەش وەفتی هەرێم بگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان.